بەشێدا دیارە ئەمڕۆ بە هەمان شێوە سەرۆک وەزیرانی بەریتانیا دەیڤید کامیرۆن بەرەو نیویۆرک گەشتی کرد بۆ بەشداریکردن لەو کۆنگرێدا کە هەفتە هەمین کۆنگرەی گشتی نەتەوەی گرتوەکانە تیایدایەکێ لەو مەسەلانەی کە زۆر باەخی پێدەدرێت مەسەلەی سووریایە مەسەلەی گەیشتنە بە ئەنجامێک بۆ ئەو ململانێت 4 ساڵی کە سووریای پێوەژیرۆ دەبووە ئەوەی کە باز دەکرێت ئەمڕۆ لە میدیاکان دەوەڕوا هەندێک لە بەرپرسانی نزیک لە هەر بەرپرسانی حکوومەتی بەریتانیا باز بۆ دەکەن کە دەیڤید کامیرۆن و هەروەها وڵاتانی دیکەی ئەوروپا ڕەنگە نەرەمتر بوو بن لە جاران سەبارەت بە لاچوونی بەشار لەسەد واتە پێشتر یەکێ لە مەرجەکانی زۆربەی وڵاتانی خۆراوە بەریتانیا و فەڕەنسا و ئەمریکا پێیانەوە بوو کە مەرجی یەکەم دەبێت لابرنی بەشار لەسەد بێت بۆ کۆتایهێنان بە کێشەی سووریا بەڵام لە ئێستادا دوای ئەو فشارەی بەتایبەتی کۆچی بەلێشاوی خەڵک دروستی لەسەر ئەوروپا هەروەها پێگەی رووسیا و ئێران و وڵاتانی دیکە کە بە پتەوی بەرگری لە بەشار لەسەد دەکەن ئێستا گەیشتنەوە قەناعەتەی کە ڕەنگە لە ماوەی کاتیدا لەو ماوەی کە داوای لە گۆڕینی یاخود دروستکردنی حکوومەتێکی نوێ دەکرێت بەشار لەسەد بمێنێتەوە ئەمەیشێکە لەو گۆڕانکارانەی کە باز دەکرێت لە لایشی دیکەوە گۆڕانێکی نوێ کە ڕووی دابێ ئەمڕۆ بۆ یەکەم جار فڕۆکەکانی فەڕەنسا هێرشی ئاسمانیان ئەنجامدا بۆ سەر پێکانی داعش لە سووریا پێشتر هەرچەندە فەڕەنسا بەشێکە لە هێزەکانی هێزاوپەیمانەکان بەڵام ئەمڕۆ یەکەم جار بوو کە لە ئاسمانی سووریادەوە لە خاکی سووریادا هێرشی ئاسمانی ئەنجام بدرێ و ئەمەش هەروە پێشبینیەوەش دەکرێت کە بەریتانیاش بێتە یەکێک لە وڵاتانەی کە هێرشە ئاسمانەکانی خۆی درێژ کاتەوە بۆ سەر سووریا لەبەرەوەی لە ئێستادا تەنها لە عێراقدا ئەو هێرشانە ئەنجام دەدەن بەڵام بۆمە پێویستی بە پەرلەمان هەیە هەروەها بڕیارە لە کۆبونەوەکەدا دەیڤید کامیرۆن سەرۆکوەزیرانی بەریتانیا لەگەڵ سەرکردەکانی وەکو باراک ئۆبامادا کۆب بێتەوە لە ڕوا چەند سەرکردەیەکی دیکە بۆ بەتایبەت بۆ دۆزینەوەی ڕێگە چارەیەک بۆ سووریا هەرچەندە پێشبینیەوە ناکرێت کە لەگەڵ ڤلادیمیر پۆتینی سەرۆکی رووسیادا کۆب بێتەوە بەڵێ سەرهەنگ ئەمەوێ بۆ چوونی بەرپرسانی بەریتانیا بزانم لەسەر مانەوەی یاخود نەمانەوەی بەشار ئەسەد لە پۆستەکەیدا بۆ پێیکە وەک ئاماژەت پێکرد پێشتر ئەوان لەگەڵ ئەوەدا بوون کە بەشار ئەسەد نەمێنێ لە ئێستادا بۆ چوونیان چۆنە؟ بەڵێ دیارە لە ئێستادا قسەکە ئەوەیە یاخود دەیڤید کامیرۆن دەیوێت بڵێت بۆ ئەوەی کە کێشەی سووریا کۆتایی بێت دەبێت بەشار ئەسەد بڕوە بەڵام کاتی ڕۆشنەکەی دەکرێت مەجالیەوەی تیاابێت کە بۆ ماوەشی دایکاو بمێت و ماوەشی زیاتر بمێتەوە تاوەکۆی کە کەسێک یاخود سەکریا و لایەنێک دەدۆزێتەوە بۆی کە سووریا بەڕێوە بە هەڵوێستی بەریتانیا بەگشتی ئەوە بووە کە هەم داعش هەم حکوومەتی بەشار لەسەد دژی یاخود دژمنی خەڵکی سووریان ئەم قسەیان بەرداوام دووبارە کردەوە پێشتر وەکو مەرجێکی سەرەکی تەماشای ئەویان کردووە کە مەرجی یەکەم بۆ کۆتایهێنان بە پرۆسەی یاخود بە کۆتایهێنان بۆ ململانێت چەند ساڵی سووریای تێکەوتووە و دەستکردن باشتی دەبێت بەشار لەسەد بڕوە بەڵام ئەمڕۆ پێشبینی یاخود سبەینە لە کۆنگرەی نەتەوەیەکەکانە پێشبینیەوە دەکرێت کە گشتی هەڵوێستی بەریتانیا وڵاتانی دیکە نەرەمتر بێ بەرامبەر بەوەی کە بەشار ئەسەد لە ماوەیەکی دیاریکراودا بڕوە واتە دەکرێت ئەگەر بە قۆناکێکی دیاریکراودا تێپەڕێ دەکرێت بەشار ئەسەد بمێنێتەوە لە دوای ئەوەدا قسە لەسەرەوە بکرێت کە چێ دەبێتە نوێنەری خەڵکی سووریا بەڵام ئەمەش کێشەکەی ئاڵۆزتر کردووە لەبەرەوەی هەم رووسیا و ئێران وڵاتانی دیکە بەرگری یاخود پژگیری بەشار لەسەد دەکەن هەم رووسیا هێزی سەربازی زیاد کردووە لە سووریا و لایشی دیکەوە دیارە بەشار ئەسەد پێگەی خۆی لە دەست نادا یاخود بازەوە دەکرێت کە قورسە ئەو ڕێگە بدا بە خەڵکی دیکە جێگەی بگرنەوە ئەمە یەکێکە لەو پرسیانەی کە ئێستا توێژەران دەکەن بەڵێ سەرهەنگ دیارە هاوشێوەی وڵاتی سووریاش وڵاتی عێراقیش لەژێر مەترسی دەست بە سارەگرتنی چەکدارانی داعشە یا هەندێک ناوچەی لەژێر ئەو مەترسی و هەڕەشەیەدایە پێت وایە لە ئەم کۆنگرەیەدا باس یاخود لەم کۆنگرەی نەتەوە یەکگرتوانە باس لە بارودۆخی عێراق نەکرێت بەو پێیکە سەرۆکوەزیرانی عێراقیش بەشداری کۆنگرەکە کاتوە ژمارەیە لەو وەزیرانش کە لەگەڵ یا وەفدی یاوەری سەرۆک کۆمارن پەیوەستن بە بارودۆخی ئەو پەنابەرانەی کە ڕوویان لە هەرێمی کوردستان وەتەنانەت وڵاتانی ئەوروپاش کردووە
بەڵێ بێگومان مەسلەی ئەوەی کە لە ئێستادا وای کردووە کە هەنگاوێکی زیاتر یاخود پاڵێکی زیاتر بنرێت بەوەی کە کێشەی سووریا چارەسەر بکرێت بە دەرەجە یەک بە پلەی یەکەم ئەو قەیرانەیەک کە کۆچی بەلێشاوی خەڵک دروستی کرۆ بۆ ئەوروپا. ئەمە وای کرد کە ئەوروپا بۆکو زەنگێکی بە ئاگاهێنانەوە بێ بۆ ئەوروپا کە دەبێت ئەم کێشەیە چارەسەر بکرێت لە ڕێگەڕیشەوە بۆی کە چیتر کاریگەرەکانی ململانەی سووریا درێژە نەکێشەوە بڵاو نەبێتەوە. لە لایەکی دیکەوە مەسەلەی عێراق وا تەماشای بڵاوبوونەوەی داعش دەکرێت بۆ عێراق وەکو بەشێک لە سووریا یاخود با بڵین ململانەی سووریا یارمەتی دەربۆ بۆی کە داعش بڵاو بێتەوە بەرەو عێراق لەبەرەوەی لە دوایەوەی کە دەزانین داعش لە عێراق پێگەی بنەڕەتی سەرەکی خۆی لە سووریا نەک لە عێراق، بەڵام ئەوەی کردووە کە بتوانن بەرەو عێراقیش بن و چەند ناوچەیەکی زۆر لە عێراق بگرن. واتە بەگشتی وا تەماشا دەکرێت هەم لە بەریتانیا هەم لە ئەوروپا بەگشتیەوە تەماشا دەکرێت کە ڕێگوڕیشەی هەم کێشەی بڵاوبوونەوەی داعش لە عێراق وڵاتانی دیکە و هەم کۆچی بەلێشای خەڵک ڕێگوڕیشەکەی بگەڕێتەوە بۆ سووریا. بۆیە جەختێکی زۆر لەسەرەوە دەکرێت یاخود لێسادا پاڵێکی گوژمێکی تر دەدرێت بەوەی کە بتوانن چارەسەریشی ئاشتیانە بۆ سووریا بدۆزن یاخود چارەسەرێک بۆ کێشەی سووریا و ململانەی چەکداری و توندوریژە سووریا بدۆزنەوە. بەڵێ سەرهەنگ ئەگەر بە کورتی ئاماژەیە بۆ بکەی دەکرێت لەم کۆنگرەیەدا باس لە بارودۆخی ئاوارەکان و کۆچبەرەکان بکرێت بۆ پێی کە وەک ئاماژەم پێکرد ژمارەیەک لەو کەسانی کە یاوەری سەرۆک وەزیرانی عێراق دەکەن لە وەزیری کۆچ و کۆچبەران وەزیری کاروباری کۆمەڵایەتی و ئەم کەسانە پێکاتون؟ بەڵێ شەیدا بێگومان یەکێکی تر لە کۆبوونەوە تایبەتەکان کۆبوونەوەی گەشەسەرنی نێودەوڵەتیە کە لە ڕاستیا بە سەرۆکاتی دیڤید کامێرۆنی سەرۆکوەزیرانی بەریتانیا دەکرێتەوە، تایدا تایبەت دەبێت بە مەسەلەی هاریکاری یاخود هاریکاری مرۆیی ئاوارەکان بەگشتی لە جیهانداوە لە خۆڵاتی ناوەڕاستدا و دیڤید کامێرۆن پێشبین دەکرێت داوای ئەوە بکات داوا لە وڵاتانی دیکە بکە کە هاوکارەکانی خوان زیاد بکەن هەم بۆ ئاوارانەی ئاوارە سووریەکان و عێراقیەکان و ئەوانەی کە هەم لە خۆڵاتی ناوەڕاست ئاوارن و ئەوانەی کە ڕوو لە ئەوروپا دەکەن. واتە یەکێکی دیکە لە تەورە گرنگەکانی کۆنگرەکە نەک کۆنگرەکە خۆی بەڵکو لوتکەیەکی جیاواز کە تایبەتە بە گەشەسەرنی نێودەوڵەتی یاخود هاریکاری نێودەوڵەتی بریتی دەبێت لە مەسەلەی کۆچکردوەکان. بەڵێ سەرهەنگ حەرز بەرپرسی نووسینگەی NRT لە لەندەن سوپاس بۆ زانیاریەکانت. بەردەوام دەبین. وەزیری بەرگری ئیتالیا ڕایگەیاند بە مەبەستی مەشق و ڕێهێنانکردن بە سوپای عێراق وڵاتەکەی ژمارەیەک ڕاوێژکاری تری سەربازی ڕەوانەی عێراق دەکات. ڕۆبێرتا بینۆتی وەزیری بەرگری ئیتالیا ئاماژەی بەوەش کرد وڵات